لە شاری کەرکووک یەکەمین کتێبی نووسەر و شاعیر جەمال شەریف بڵاوکرایەوە کە ئەزمموی ساڵانی 1970کانە لەو کاتەوە کە بەرهەمە شعرەکانی یاخود تێکستە شعرەکانی نووسیوە لە ئێستادا لە کتێبێکدا بڵاوی کردوێتەوە. لە شاری کەرکووک یەکەمین کتێبی نووسەر و شاعیر جەمال شەریف ناسراو بە جەمال بێبەش بڵاوکرایەوە. کتێبەکە کۆمەڵە شعرێکی نووسەرە کە لە ساڵی 1970 دەستی بە نووسینیان کردو تا ئێستا. لەو مەراسیمەدا کە لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک بۆی ڕێکخرابوو، کۆڕێک بۆ خوێندنەوەی شعرەکانی بەڕێوە چوو و پاشان نووسەر و شاعیر کتێبەکەی بۆ ئامادەبووان واژۆ کرد. ناوی کتێبەکەی جەمال بێبەش تەرمە گەڵاکانی پاییزە و وازۆرینە و شعرەکانیشی خۆشەویستی بۆ خۆشەویستی کەرکووک نووسیوە. بۆ شعری منە کە جەمال شەریف، من ناوم جەمال شەریفە، ناسراوم بە جەمال بێبەش. کتێبێکی واژۆ و بەخشینی کتێبەکەیە بەوەی بە ئامادەبووان و بە خەڵکی کەرکووک بە ناوی تەرمەگەڵاکانی پاییزەوە. و تەرمەگەڵاکانی پاییز خۆشەویستترین ناو بووە بەلامەوە، ناوێکی باش بووە. پرسم بە زۆرینەی مامۆستایان کردووە کە زۆریان پێخۆش بوو، حەزیان بەو نازناوە بووە، شتێکی چکووە دەلالەت لە کەرکووک دەکات.